سێمین خولی فەستیڤاڵی شلیکە لە گوندی شیانی سەر بە پارێزگای سنا. سەدان کەس لەم فەستیڤاڵە کۆبوونەتەوە. سوپاسگوزارن بۆ زۆری بەرهەمی شلیک کە بە زێڕی سووری ڕۆژهەڵاتی کوردستان ناسراوە، هەلێک بۆ ڕاکێشانی گەشتیاران و گەشە پێدانی ئابووری گوندەکە. ڕوویدادگەلێک لە وەستانە تفاقی کەفێ ئەتوانێت کۆمەک کننده ببێت گردشگەری، یعنی گردشگە کۆمەکە بە اقتصاد ئاواییەکە. ئەو جوانگەلێکی لە ئاواییە بێکارن ئەتوانن هەر بێن گردشگەری کشاوەرزی بخەنە ڕێگا. پەتای کۆرۆنا لە 2 ساڵی ڕابردوودا ڕێگری لەم فەستیڤاڵە کرد، بەڵام ئەم ساڵ بە ئامادەبوونی ژمارەیەکی زیاتر لە بەرپرسانی باڵای پارێزگای سنا خولی سێیەم بەڕێوە چوو. جوتیارانی شیان فەستیڤاڵەکە بە هەلێک دەزانن بۆ نیشاندانی کەم تەرخەمیەکانی بەرپرسان بەرامبەر پیشەکەیان. کارخانەی شتێک دروستکەن بۆ ئەم تووە فەرەنگیا کە متاسفانە بەدەست دەڵاڵە و فرەکە مەگەیتە دەست کەشاوەرزەکان. ئومیدوارم ئەمەیچە بەرچاو بگرن مەسئولین عەزیز، هەروە کە سادر بێتووەکەمان بەتەواو دنیا بناسێ. میمانگەرە خۆشەویست، گوندی شیان نزیکەی 45 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە و یەکێکە لە ناوچە بەناوبانگەکانی بەرهەمهێنانی شلیک. ژمارەی دانیشتوانی 820 کەسە و نزیکەی 230 کەسیان خاوەن بڕوانامەی باڵان، بەڵام هێشتا کشتوکاڵی ئەم بەرهەمە بەناوبانگە بە شێوەی مۆدێڕن نەکراوە و بۆ کارەکەشی نەبوونی کەرەستەی پێویستە بۆ گەشە پێدان بە کشتوکاڵی شلیک. توفەرێنگێکە دەگرێت کشتەگرگیت کارەکانی ئەکسەرەن بە وەسیلەی دەست ئەنجامەوێت، کەمتر چووگەزە ناو چوارچێوەی مەکانیزە و ئەو میکانیزاسیۆن کەشاوەرزی کە تعریفی بۆ کردێت و کەشناسگەری کەشاوەرزی پیشنهادیەکەن کە تەخیری کشت درگێت. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی سنا 62% بەرهەمی شلیکی ئێران لە پارێزگای سنە بەرهەم دێت کە بڕەکەی دەکاتە زیاتر لە 65,000 تۆن لە ساڵێکدا، بەڵام ئەو بەرهەمە داهاتێکی ئەوتۆی بۆ پارێزگاکە نییە و 90% لە بازاڕە نێوخۆیەکانی سنەدا بەکاردێت و هیچ ئاسانکاریەک بۆ هەناردەیی ناکرێت. لە سایرە ئۆستانەکانە ئەوێنین کە فلان مەحسوڵ لە فلان ئۆستانە بە فلان کەیفیەت و بە سەبەنیکی خاسە و ئەڕوات بۆ دەرەوەی وڵات، بەڵام بەداخەوە تانین بێژین لە شیانە لە قاڵبێ سنەتیان ماگەسە ئەویش نەبوونێ ئەسپانسرێکی خاسە. لە پارێزگای سنا 3500 هێکتار زەوی کشتوکاڵی تایبەتە بە شلیک و 17,000 کەس خەریکی کشتوکاڵی ئەو میوەیەن کە بە زێڕی سوور دەناسرێت.